دیکورایاتنی درونایی ویدیخم وەکاگرێ دلێمە شەبقا خوددا جارنا تیرێژێن ڕۆژێ دەستێن مندا لە کۆلانێن ڤاڵا دیگەرە ڕوحێ من ئەڤین ددە من ژیانەکەن و دەماز بدڵدارێرە درەکسم لەبەر چەمێشین ڕوونشتی مەخەم و خەیاڵ تێم بەرچاوێ من ستێرک و هەیف دەبن هەواڵێن من لێ دەماز وەڵاتی خۆت بینم بندەستی و زۆرداری ببینم دەنگێ من بلند ببە وەک باهۆز لەبێ دنیایە فرەح و مەزن چاوێ من بەکرینە وەک ئاسیمان هەر ڕۆژ ئەس تشتێکی نو دبینم دنیال من دکەنە بدلۆڤانی دبێ شەبا تاری و باگەریدا ئەس لە ڕاستی دگەرم بێترس بلا بەرف و باران دووبارە سەر من ئەزێ بگی هیژم ڕۆنایە حەقیقەتێ